ئەمڕۆ 30 نۆڤەمبەر ڕۆژی جیهانی قوربانیانی کیمیابەران. ئەو ڕۆژەیە کە ئەو کۆمەڵگانەی قوربانی دەستی کیمیاوین بە هەند وەریدەگرن و کاری جددی دەکەن لە پێناو دەستەبەرکردن و وەرگرتنەوەی مافی قوربانیەکانیان. دیارە کوردستان بەگشتی و هەڵەبجەش بە تایبەتی بەشێکی گەورەی لەو قوربانیدانە بەرکەوتووە و بە برینداربوون و تەنانەت شەهیدبوونی بەشێکی زۆری خەڵکی سڤیلی ئەم دەڤەرە. هەر بۆیە جێی خۆیەتی هەموو لایەکتان بایەخ بدەنە ئەم ڕۆژە و لەمڕۆدا هەوڵی زیاتر بدەن لە خزمەتکردنی ئەم چینە قوربانیەی کۆمەڵگاکەتان کە لە ئێستادا فەرامۆشکراوترین چین و هێدی پەراوێزخستنیان ڕۆژیان ئاوا دەبێت و بەبێ چارەسەر سەدەنێنەوە. بۆیە لێرەدا تیشک دەخەینە سەر ئەم خاڵانە لە هەمبەر وەبیرهێنانەوەتان. 1. ناکرێت لە ڕۆژێکی وەهادا کە هەموو ئەو وڵاتانەی کە قوربانی چەکی کۆگژیان هەیە یادی ئەو قوربانیدانەیان بەرز و پیرۆز ڕادەگرن، بەڵام ئێمەش کە بەشێکی گرنگین لەو قوربانیدانە ئەو یادەوەریە فەرامۆش و پەرەوێز بخرێین. هیچ ڕەوایەتێکی تێدا نییە کە چاوەڕێ بکەین تاوانی کیمیابەرانی گەلی کورد بە جیهان بناسێنرێت، بەڵام لە ئاستی کوردستان و عێراقدا یاسایەک نەبێت تاوانەکە بناسێنرێت و لایەنە پەیوەنددارەکان پابەند نەکرێن بە خزمەتکردن و چاودێریکردنی باری تەندروستی قوربانیانی. 3. داواکارین لە حکومەتی ناوەند و هەرێم و وەزارەتی تەندروستی هەردوولا کە بڕیارە ئەو ڤاکسینەی بنێرێت بۆ عێراق و کوردستان ئەولویەتێک بدرێت بەم چینە قوربانیە بە پێدانی ڤاکسینەکان لە کاتی خۆیاندا لە پێناو کەمکردنەوەی مەترسیەکانی سەر ژیانیان. 4. بۆ بەرچاوڕوونی هەموو لایەکیش لە پاش ڕووخانی ڕژێمی بەعس لە ساڵی 2003 تاوەکو ئێستا 113 قوربانیمان شەهید بوون کە هۆکار گەلێکی بەهۆی نەبوونی کەرەستەکانی چارەسەر و بەدەمەوە نەهاتنی ئازارەکانی ئەم قوربانیانەوە بووە و ئەم ئاماژەش زیاتر هەڵدەکشێت گەر لەمە زیاتر بخایەنێت و پشتگوێتر بخرێین.